میوانێکی زۆر تایبەتم لایە ئەویش بەڕێز ماتیۆ زەیس جێگری سەرۆکی کاروباری حکوومەت لە کۆمپانیای هۆلیود و کۆمپانیای HKN ئێنەرجی کێکێکە لە کۆمپانیا بەرهەمهێنەرەکانی نەوتی هەرێمی کوردستان لە واشنگتنەوە لەگەڵمانڵێ بەڕێز ماتیۆ سوپاس بامەدەبوونی بەڕێستان بەخێر بێن دنیا پرسیارم بۆ دەیە خۆشحاڵم لە کوردستان 24 سەرەتا پێم بڵێ گرنگجی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان چییە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە دڵخۆشم جارێکی دیکە لەگەڵتانم ئەم ڕێکەوتنێکە کراوە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ وێ سبەی دەست پێ بکاتەوە لە زیاتر لە 2 ساڵ کە ڕاگیراوە لە 25 سی 2023 ڕاگیراوە ئەمە ڕێکەوتنێکی زۆر باشە ئەمە دەرەنجامی گفتوگویەکی زۆر بەهێز و باش و چڕە لە نۆمانگی ڕابردوو دەستکەوتێکی زۆر باش زۆر باشە کاتێک دیاری کراوە لە پاش ماوەی 3 مانگ ئەم ڕێکەوتنە کۆتایی پێێت دواتر باڵین کۆمپانیای گێت بۆ خەملاندن و هەڵسەنگاندنی ئەو $16 و ئەو ڕێکەوتنی کە کراوە بۆ کۆمپانیەکان دیاری کراوە لە پاش ئەمە یعنی چی ڕۆدایتر ڕێکەوتنەکە کۆتاییەت یاخود زمینەیەکی تر ئەڕەخسێت بۆ ڕێکەوتنێکی زیاتر یاخود ڕێکەوتنەکە بەردەوامیە بێ بەڵێ ئەمە ڕێکەوتنێکی سەرەتایی و کاتیە $16مان پێ دەدرێت بۆ هەر بەرمیلە نەوتێکە بەرهەمی دەهێنێت ئەم $16 تەرخان کراوە بۆ کۆمپانیا نێودەوڵەتەکانی بۆری نەوت و لە سەراستی نێودەوڵەتیش دانی پێدانراوە لەلایەن ڕاوێژکارەکانەوە و ئەو ڕاوێژکارە سربەخۆیش کە دێت پێداچوونەوە بە ڕێکەوتنەکان دەکات با بڵێن پێداچوونەوە بە نرخیم نەوتە دەکات کە دیاری کراوە و نرخێک دیاری دەکات و ئەمەش ڕێگەمان دەدات بۆ ئەوەی بتوانین بە تەواوی ڕێکەوتنەکە جێبەجێ بکرێت و داواکاری کۆمپانیەکانی بۆری نەوت جێبەجێ بکرێت. بەڕێز ماتیۆ ئێوە تا چەند تواناتان هەیە ئاسی بەرهەمهێنانتان لە هەرێمی کوردستان زیاد بکەن و بەرزی بکەنەوە 240,000 بەرمیل لەوت بکەنە 300,000 400,000 تا چۆن تواناتان هەیە تا چ ئاستێک؟ توانە هەیە بۆ ئەوەی بەرهەمەکە زیاتر بکەین بۆ ئاستەی کە پێش ئەوەی هەنادە نەوتی هەرێمی کوردستان ڕاگیرە بەڵام کاتی دەوێت ئەوە ئەمە دەوەسێتەوە سەرەوەی کە چۆن لە 100% ڕێکەوتنەکە جێبەجێ دەکرێت کۆمپانیا نێودەوڵەتەکانی بۆری ناوت بڕیارێکیان ناتوانن بڕیارێکی 100% دەن بەبێ ئەوەی کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت و دەبێت لە چوارچەوەی ئەو ڕاوێژەکاری کە دەکرێت لە نێوان هەردوو حکوومەتەکان بۆ لە چوارچەوەی ئەوەی کە داواکاریەکانمان جێبەجێ بکرێت دەتوانین ئێمەش بەرهەمی خۆمان زیاتر بکەین و کۆمپانیا نێودەوڵەتەکانی بۆری نەوت دەتوانن بەرهەمەکە زیاتر بکەن لە چەند ساڵی داهاتوو بۆ ئەوەی بە تەواوی ڕێکەوتنەکە جێبەجێ شماوەیەکی زۆر دوور و درێژە بەڕێت ماتیۆ ینی گفتوگویەکی زۆر ئەکرێ بۆ ناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە سەرەتاوە تاوەکو ئێستا هەڵوێستی ئەمریکا بە تایبەتی ئیدارەی سەرۆک ترامپ چۆن بووە لە ماماڵەکردن لەگەڵ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان و کەرتی وزە بە تایبەتی لە هەرێمی کوردستانە؟ وەک دەزانن کە ئیدارەی نوێ بە تەواوی سیاسەتێکی جیاوازی هەیە لەسەر ئاستی جیهان لەسەر ئاستی سیاسەتی دەرەوە لە بواری ئابووریدا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیدارەی ترامپ ڕۆڵی سەرەکی گێڕا لەکردنەوەی بۆری نەوتی عێراق تورکیا بۆ هێناردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە وەزیری دەرەوە بەڕێز ڕوبیۆ چەندین جار هۆشداری داوە و لە گفتوگۆکانی لەگەڵ بەرپرسانی عێراق هۆشداری داوە لەوەی کە دەبێت هەناردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و دەبێت ڕێککەوتنێکە هەبێت بۆ ئەوەی ئەم نەوتە هەناردە بکرێتەوە بازاڕەکانی جیهان لە کاتێکدا کە ئەم ڕێکەوتنە کراوە ئەگەر هاوکاری ئەمریکا و ئیدارەی ئەمریکا نەبوایە بەدینە دەهات. باشە تا چەندە بازاری جیهانی نەوت پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هەیە کە سبەینێ دەست پێ دەکاتەوە؟
ئێمە دەتوانین ڕێژەی سەدی تێکڕای بەرهەمی نەوت لە تەواوی جیهان لێک بدەینەوە بەدڵنیاییەوە کە ئەم نەوتە هەناردە دەکرێتەوە سوودی دەبێت کە لە دەریای ناوەڕاستەوە هەناردە دەکرێت بۆ بازاڕەکانی جیهان بەدڵنیایەوە کاریگەری دەبێت ئەم نەوتە خاوەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم هێنراوە لە چەند ساڵی ڕابردوو باڵێن لە 7 ساڵی ڕابردوو کاریگەری هەبووە و ئێمە دەبینین لەسەر ئاستی جیهان نەوت بەرهەم دەهێنرێت لە رووسیاوە دێت لە ناوچەکانی دیکە لە عێراق لە هەرێمی کوردستان ئەم نەوتە کە هەموو پێکەوە دەڕۆن بۆ بازاڕەکانی جیهان بەدڵنیاییەوە کاریگەری باشی دەبێت بۆ ئەوروپاش بۆ تەواوی جیهان کاریگەری دەبێت زۆر باشە بەڵێت ماسیۆ پرسیارەگەیە بەڵامەوە گرنگە بە دەرفەتی زانم لە بەڕستانی بکەم ئەو گرێبەستە 110 ملیاری کە کردان لەگەڵ سەرۆکوەزیران یاریمی کوردستان بە سروور بارزانی پاش ئەوە چەندمان یەک لەو ینی ئەو گرێبەستی کە کردوتانە ئەمە تا چەند ئەم گرێبەستە گرنگە بۆ هەرێمی کوردستان چییە گۆڕێ؟ ئەوە ڕێکەوتنێکی جیاواز بۆ ئێمە کردمان لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی لە گازدا هاوکاری عێراق و هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی گازی سروشتی بەرهەم بهێنین لە کێڵگاکانی گازی هەرێمی کوردستان و ئەمەش لە چوارچێوەی ئەم ڕێکەوتنە HKN وێسترن زاگرۆس دەتوانن و بەرهێنان لە هەرێمی کوردستان زیاتر بکەن کە سەرەتای ئەم ساڵ لە واشنگتن واژۆکرا چەندی جار گوتومانە کە غازی عێراق گرنگە و دەبێت ئەم غازە بە فیرۆ نەچێت دەبێت لە ڕێگەی ئەم غازەوە کارەبا بەرهەم بهێنین دەبێت بۆ بەرهێنانی تێدا بکەین چ لە هەرێمی کوردستان بێت چ لە عێراق ئەمە پابەندیەکی دیکەی کۆمپانیەکانی ئەمریکایە بۆ بەرهێنان لە عێراق و هەرێمی کوردستان بکەن ئێمە چاومان لەوەیە لە بواری گاز لە بواری وزە لە بواری نەوت زیاتر و زیاتر بۆ بەرهێنان لە عێراق و هەرێمی کوردستان بکەین گەشتبینن بە کەرتی وزە لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا بەڵێ بەدڵنیاییەوە دوایەوەی ئەکە ئەم ڕێکەوت نەکراوە ئێمە زیاتر گەشتبینین بەوەی کە بتوانین بگەینە ڕێکەوتنێکی دیکەی گەشتگیر و با بڵێن درێژمەودا بۆی بتوانین لە بواری نەوت و وزە بۆ بەرهێنان بکەین ئێمە گەشتبینین و چەندین ئاڵنگاری هەبووە بۆەوەی زووتر بگەینە ئەم ڕێکەوتنە بەڵام لە کۆتاییدا گەیشتین ئەم ڕێکەوتنە گرنگ دەبێت بۆ ئەوەی بودجەی گشتی داهاتی گشتی لە بودجەی فێدراڵی زیاتر بێت ئەمە لاپەڕەیەکی نوێیە کراوەتەوە لە نێوان بۆ بەرهێنا لە عێراق زۆر باشە بەهۆی ئەو پەرپێدانانەی کە لە کەرتی وزەیە لە هەرێمی کوردستان هەبووە ئەو گرێبەستانەی کراوە بە تایبەتی ئەم گرێبەستی دوایی کە سەرۆکوەزیران کردی لەگەڵەوە یعنی ئێمە بووینەتە خاوەنی کارەبای 24 کاتژمێری 24 کاتژمێر کارەبامانەیە لە کاتێکە عێراق ئەمەی نییە یعنی ئەم گرێبەستانە تا چەند گرنگن بۆ هەرێمی کوردستان کە حکوومەتی عێراق چاو لە هەرێمی کوردستان بکە ئەزمونونەکەی هەرێمی کوردستانی بۆ بگوازرێتەوە من پێم وایە ئەو شەوازەیە کە تەواوی جیهان گرتوویەتە بەر بۆ ئەوەی بتوانن خزمەتگوزاری و کارەبای 24 کاتژمێری بۆ هەوڵاتیانیان دابین بکەن زۆر گرنگە ئاڵنگاریەکان کە ئێستا لە عێراق هەیە وەک ئاڵنگاریەکانی دیکەیە لە تەواوی جیهان هەیە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری و دابینکردنی و پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان تا ڕادەیەک ئاڵنگاریە و قورسە بەڵام لە کاتێکدا کە تۆ بتەوێت ئەم داواکاریانەی خەڵک کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی هاوڵاتیانت دابین بکەیت کارێکی زۆر باشە و بەهۆی ئەو با بڵێن باجی گومرگی کە دەسەپێنرێت و بەهۆی داواکاری خواستی زۆری هاوڵاتیان ئەمە هەموو ئاڵنگاری دروست کردووە بەڵام من پێم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان توانوێتی ئەم
ئاڵنگاریانە تا ڕادەیەک بەباشی تێپەڕێنێت بتوانێت خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە و کارەبای 24 کاتژمێری بۆ تەواوی خەڵکی هەرێمی کوردستان دابین بکات و لە کاتێکا کە کارەبای 24 کاتژمێری دەبێت خەڵکی دەتوانن زۆر باشتر توانای خۆیان بەگەڕ بخەن و وەبەرهێنان و کاری باشی خۆیان بکەن. بەڕێز باتیۆ تۆ ینی من کوردم وەکو من کوردە ناسیت ینی پێم بڵێ ئەو گرێبەستانەی کە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان کراوە ئەو کۆمپانیا ئەمریکانەی کە لە هەرێمی کوردستان هاتوون کاریان کردووە ئەمە نابێتە نمونەیە یاخود نەبووتە نمونەیە کە کۆمپانیای دیکەی هاوشێوەی گەورەی ئەمریکی وکو کۆمپانیەکانی ئێوە بێن لە هەرێمی کوردستان بۆ داهاتوو کار بکەن و ینی هەرێمی کوردستان هەرێمێکی جیاوازە لە ناوچەکەیە سەقامگیری سیاسی ئابووری ئەمنی زۆری تایە وەکو چۆن ئێوە کاری تیاکەن کۆمپانیەکانی دیکەی ئەمریکیش بێن لێرە کار بکەن. منیش هەمان بیرروڕام هەیە هەل لەبەر ئەوەیە کە ئێمە توانیمانە بە ملیاران دلار وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەین و ئێستاش لە کەرتی وزە و نەوت وەبەرهێنان دەکەین چەندین ساڵە ئەم وەبەرهێنانە دەکەین و حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان سەلماندوویەتی کە دەتوانێت ببێتە بازار و با بڵێن ناوەندێکی سەقامگیر بۆ وەبەرهێنان و توانیوێتی کارەبای 24 کاتژمێری دابین بکات بۆ تەواوی هاوڵاتیانی و توانیوێتی بەبێ تەواوی ئەم هەموو ئاڵنگاری و چاڵەنجانەی کە بۆ پرسی نەوت و موچە بجە هەبووە توانیوێتی سەرکەوتی بێت و بەسەر ئاڵنگاریەکان زاڵ بێت کاتێک کە ئێستا ئێمە باسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەکەین بۆ بازاڕەکانی جیهان ئەمە دەبێتە ئاماژەیەکی گرنگ بۆ وەبەرهێنەرانی ئەمریکی و وەبەرهێنەرانی وڵاتانی دیکە کە هەرێمی کوردستان ناوچەیەکی سەقامگیر و جێی سەرنجە بۆ وەبەرهێنان. زۆر باشە بەڕێت ماسیۆ تۆ ینی دۆستی کوردی و کوردناسێکی زۆر باشی وکو ئاماژە پێکرد چ پێشبینیەکت هەیە بۆ داهاتووی کەرتی وزە لە هەرێمی کوردستان ئەگەر بە هەمان ئەقلیەتی ئێستا بڕوات؟ من پێم وایە ئێستا کە بۆرەی نەوتی عێراق تورکیا کراوەتەوە ئەمە ئاماژەیەکی ئەرێنیە بۆ کەرتی وزە لە هەرێمی کوردستان. کاتێکە ئێمە ئێستا قسە دەکەین بە هەناردەکردنەوەی نەوت دەکرێت بەرهەمێنانی نەوت زیاتر بکرێت لە کاتێکا کە بە تەواوی ڕێکەوتنەکە جێبەجێ دەکرێت بەرهەمهێنانی گازی سروشتی بە بەردەوامی دەبێتە پەڕەیەکی دیکە و بەشێکی دیکە لە وەبەرهێنان لە هەرێمی کوردستان کە ئەمەش سوودی زۆر باشی دەبێت بۆ هەرێمی کوردستان و دەتوانێت هەرێمی کوردستان خۆی کارەبای 24 کاتژمێری بۆ خۆی لە ڕێگەی ئەم گازەوە دابین بکات و دەتوانێت بۆ عێراقیش دابین بکات کارەبا. ڕێز ماثیۆ زەیس جێگیری سەرۆکی کاروباری حکوومەت لە کۆمپانیای هولیود و کۆمپانیای HKN ئێنەرجی لە واشنگتنەوە سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان خۆشحاڵت کردی بەخێر بێن. Thank you so much for having me. That's